دوري ساعات حوت وصل دقبول لأن على زرمي هاو لا زرمكا أو بنا تقيو تبتوزي كي زوري كدو بنجرو مالو اشتكى مع الرخاوة سرمانة اشتكى أما باجماوي أو دنگ بەهێزەیەکە لە گەڕەشی خالاوە بیسرا بەیانی ئەمڕۆ کە وەک باز دەکرێت تەنێک یاوێتی بە ماڵێکدا لە گەڕەشی خالاوە و لە ئەنجامدا چەند خانوویەک زیانیان بەرکەوتووە. ئەمە یەکێکە لەو ماڵانی کە زیانی بەرکەوتووە کە بەم شێوازی لێرە هەیە ئاوا شوشە و زیان بەر ماڵەکەش کەوتووە. لێرە چەند زیانێکی دیکەی هەبووە. هەمێشەکە لەو ماڵانی کە دەکەوێتە پشتی ئەو ماڵەی کە ئەو تەنەی بەرکەوتووە. لێرە زیانێکی زۆر بەر ماڵەکە گەیشتووە کە دەکرێتە پشتی ئەو ماڵەی کە هەیە لێرە خاتوشێنی لێهاتشێن سڵاوە لێبێ چی ڕووی یا گوێبیستی چی بوون بەیانی دوري ساعات حوت وصل دقبول لأن على زرمي هاو لا زرمكا أو بنا تقيو تبتوزي كي زوري كدو بنجرو مالو اشتكى مع الرخاوة سرمانة اشتكى خەوتبوون لەو کاتە لا خوابين وەزئی ئەندامانی خێزانەکە و چۆنە؟ والله الحمد لله هم سلامتين ومزاري يعني ما نبو زاري مادي ما بويت نيت سلامتين بەس چۆ کەوتەوە والله جوين سليم لا كان مامي كوتوا بنجرو اشتكاني و سربان هوربان وقادر مشتكان شو سيشكا فرمو ئەگەڵکار بەکەم ژۆزێتەوە لێرە ئەمە پشتی ماڵەکەیە کە دەکرێتە پشتی ئەو ماڵەی کە ئەو تەنەکەوتە خوارەوە. ئەمە لێرە زیانی زۆر زۆر گەورە و هینێکی هەبوو سەڵتەکە زۆر زۆر مناڵەکان نەترسان وەزیان چۆن هەمووی شۆک بوون هاان حەپەسا بوون کەسمان نەمانەزانی چێشتەکە چونکە پشتمانەوەی بوو دراوسەکانیشان زیانیان زۆر بەرکەوتووە. ئەوەی لەم ڕزێ ئێمە بۆ هەمووی زیانی بەرکەوتووە بەڵام بەس ئێمە زیانی ماڵ ئێمە زیاتر بوو. ئێوە تەنیا پەنجەرەکان تا شکاوە یا زیان بەر خانۆکەش گەیشتووە؟ خانۆکەش کەوتووە هەمووی تەقیوە هەورەبان و شتەکانمانەوەی کە نزیکوە لێ شوشەکەم بەڵێوانی سەرەوە وەکو کەلوپەل زیان بەرچی کەوت. وەڵە هەر شتی ماڵی هیچ کێشەمان نەبوو هەرەوە شوشە و ششکا و پەنجەرە و شتشکاوەتر. دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئێوە ئینشەڵا خۆقارە بێکاتەوە بۆ تا بەڵێمە ئەو دیمەنی ئەو زەرەر و زیانانەیە کە بەر چەند ماڵێک لە گەڕەشی خالاوە کەوتووە کە تێیدا بەهۆی ئەو تەنەی کە کەوتۆتە خوارەوە. بەیانی ئەمڕۆ لە دەوروبەری کاتژمێر 45 خولەک بووە تا کە تەنێک کەوتۆتە خوارەوە بەر ماڵێک سەربانی ماڵێک کەوتووە. لە ئەنجامدا زیانێکی زۆر بەر ماڵەکانی دەوروبەریشی گەیشتووە. لێسەدا تیمە ئەمنیەکان لێرن بۆ لێکۆڵینەوە دەسەر بابەتەکە لە بەرەوەی ڕێگە بە ڕووماڵ نادەن لە شوێنی ڕووداوەکە. بۆیە ئێمە سەردانی گەڕک کۆڵانی پشتی ئەو ماڵانەمان کرد. لێرەش زیانێکی زۆر کەوتووە لە ئەو کۆڵانەشی کە تەنەکە کەوتۆتە خوارەوە بە هەمان شێوە زیانێکی زۆر بەر ئەو کۆڵانە کەوتووە وەک باسیش دەکرێت کە منداڵێکیش بریندار بووە.